نیکۆلا میولەر قارەمانێتی هاوشتنی سوێسری بوو پاشەوەی زیانێکی زۆر بە هیستۆی چۆکی و خودزرانی کەوت کە وەکو سەری نێسخانەکانە لە کێبڕکەکانە دەستی کێشایەوە. لە ساڵی 2012 لە نەخۆشخانەی زانکۆی باسیل پزیشکان شانەکانی بنیادیان لە لووتیەوە وەرگرد و لە هیستویان چان بۆ ئەوەی چۆکی یان زرانی تێدا بنێن. نەشتەگەری سەرەکی دکتۆر مارکۆس مۆمێ دەڵێت پرۆسەکە سوودێکی زۆرتری هەیە تا جۆمکەی هاوبەشی دروستکراو. ئێمە کۆمەڵ گرفتی زۆر بەدی دەکەین بۆ دروستکردنی جونگەی دەستکرد. ئەمە خاڵێکە کە نەگەڕێتەوە بۆ لای نەخۆشەکە. ئێمە وا بیر لە چارەسەریەکەی خۆمان دەکەین و لە داهاتوودا و هەروەها ئێمە دەتوانین کۆتایی بهێنین بەو دۆخە و پەرە بە ئەرکی نەخۆشەکە بدەین. دکتۆر مارکۆس دەڵێت ماوەیەکی زۆری پێدەچێت پێش ئەوەی بۆ هەموو کەس گونجاو بێت. بەڵام نیکۆلا میولەر دەڵێت ئەم نەشتەگەریە هەسانەوەی پێدا بەبی ژان بگەڕێتەوە وەرزش کاری.